سێرگەی فێرمینگ لە چوارچێوەی پرۆژەی هێلان پێشانگایەکی شێوەکاری بۆ یەکێک لە شێوەکارەکانی باکووری کوردستان کە ئەویش میدیا ئۆڕەنە کردەوە کە باژمارێک تابلۆی شێوەکاری بەشداری کردبووە. ئەمە یەکەم جارێتی کە لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیش بە تایبەتی پێشانگای لەو جۆرە بکاتەوە و تابلۆکانی بەشێکی زۆر لە تابلۆکانی گزارشتیان لە ژن و هەروەها ئازادی ژنانە کرد و پێشانگاکەش لە شاری هەولێر کرایەوە. فێرگەی فێرمینگ لە چوارچێوەی پرۆژەی هێلان پێشانگایەکی شێوەکاری بۆ میدیا ئۆڕەن کردەوە کە تابلۆکانی گزارشتیان لە خەبات و ژیانی ژنان و کچانی کوردەکرد لە هەر چوار پارچەی کوردستان کە بە ستایل و شێوازی جلوبەرگی کوردی تایبەت بە ناوچەکانیان نەخشاندبووی. هونەرمەندی شێوەکار میدیا ئۆڕەن یەکەمین پێشانگای تایبەت بەخۆیەتی کە لە هەرێمی کوردستان بیکاتەوە بڕیارە لە داهاتوودا لە شارەکانی تری هەرێمیش بیکاتەوە. پرۆژە هێلان بە هاوبەشی فێرگەی فێرمینگ بۆ وێنەی ڕۆژنامەوانی هەروەها سێڤگەلەری لە ساڵی 2025 بەردەوام دەبێت لە چالەشەکانی. ئەمەڕۆ بە پێشانگای شێوەکاری دەستمان پێکردەوە. پێشانگاکە هی هونەرمەند میدیا ئۆڕەن بوو کە خەڵکی باکووری کوردستانە و لە هەولێر دانیشتووی هەولێرە. بێگومان بەردەوامی بە چالاکیەکانمان دەدەین و وەک پێشتر وەک ساڵانی ڕابردووش لە سستاندا تا کەشەکە تۆزێک خۆشی دەکاتەوە. ئەوە بێگومان پێشانگا دەبێت دواتر لە هاویندا کۆنسەرتەکانیشمان دەست پێ دەکەینەوە. بەڵێ خۆی بیرۆکەی پرۆژەی هێلان هەروە بووە زیاتر گرنگی بۆ گەنجانە دەدرێت کە کەم دەرکەوتون یان هەر دەرنەکەوتون و بەهرەیەکی باشیان هەیە یان هونەرێکی جوانیان هەیە. ئێمە هەوڵ دەین پێشانگایان بۆ بکەینەوە یاخود کۆنسەرتیان بۆ ئەنجام بدەین.